بەڕێزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد لەم بەشەی بەرنامەکەمانە وتوێژێکمانە بێت لەگەڵ هاوڕێ سەلامی زیجی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی حکومەتی سەبارەت بە ئاتەشبەسی بینی پێکاکا و دەوڵەتی تورکیا. سەلامی زیجی بەخێری بۆ بەرنامەکەمان و ئەم کاتت خۆش. زۆر سپاس دەکەم. منیش سلااومەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ ئێوەش. سەلام زیجی هەروەکو ئاگاداری کە حدودی تقریبا 2 هەفتە لە یاشاد کەمتریش لە ئاتەشبەسی بینی پێکاکا و دەوڵەتی تورکیا دەگوزەرێ. ئەم مەسەلە خۆ دەگەڕێتەوە بۆ چەندین ساڵ، شاید چەند دەهەیە کە ئەم ئیتفاقە لە تورکیا ململانە لە بینی پێکاکا و دەوڵەتی تورکیا هەیە و زۆر جاریش چوونەتە پای ئەم مەسەلە و شاید حتا ئاتەشبەسی یەکلایەنە کرابێتۆمانەوە، بەڵام بە دەلایل مختلف هەر مشکلەکە ئیدامەی بووە. مازرە چییە؟ ئەم جارە مەسەلەکە تۆ چۆن یەبینی لە مەوزاوە حواڵەکە مشەخەسەن لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانۆ کە لە زیندانی تورکیەدا ئەم ئاتەشبەسەی ئەعلامە کرێ و مازرە چییە لەم دەورەدا؟ بەڵێ ئەم هەروەک بۆ خۆتان باستان کرد مەسئلەی مزاکرەیەک کە ئێستا لە بینی تورکیە و دەوڵەتی تورکیە و ئوجەلان و پێکاکا هاتۆتە گۆرە لەلایەکەوە هەر ئیدامەی ئەو ڕەوەندەیە کە پێشتر تایبەتی لە ساڵی 2009 لە ئوسلۆ بەحسی ئاتەشبەس و مزاکرەی پێکاکەوەمانە هاتە گۆرە تا زنجیرە مزاکراتێکە لە زیندان لەگەڵ ڕاهبەری پێکاکا کراوە و سەرنجامەکەی ئەوەیە کە بە بۆنەی پەیامی نەورۆزیەوە ئێلامی ئاتەشبەس کراوە. ئەمە لەلایەکەوە هەر درێژەی ئەم ڕەوەندەیە کە معمولاً بینی
حزبێکی بۆرژوازی و ئۆپۆزیسیۆنی کورد لە تورکیادا لەگەڵ دەوڵەتی مرکزی بە پێی هەلومەرجێکە بوویانە حولی مزاکرە و ئەمانەیان بووە بەڵام تایبەتمەندی ئەم دەورە لە واقعدا هێندێک فاکتۆری تازەتریشی بەدواوەیە فاکتۆرە تازەکە دەگەڕێتەوە ئاڵوگۆڕێکە لە سەتی ناوچەکەدا هاتوۆتە گۆڕێ تحولاتێکە لە سەتی خاوەرمیانە مەسئلەی سووریا خودی کێشمەکێشی ناو دەوڵەتی مرکزی تورکیا ئەوەی کە پێوەیە خەریکە تەقابلێکی هەیە لەگەڵ جناحەی ناوخۆیان لە حاکمیەتی تورکیا بە تایبەتی لەگەڵ جناحی کەمالیستی و بە ئیسلا ڕاستی ئیفراتی ناو حاکمیەتی تورکیا انتخاباتێک لە داهاتووە لە گۆڕیایە بۆی اختیاراتی ریاست جمهوری بەرنە پێشەوە و لە هەموو ئەوانە گرنگترەوەی ژەوەی تورکیا پڕۆژەی بە ئیسلا پەیوەستبوونی بە اتحادیە ئوروپا هەیە ئەمانە مجموعە فاکتۆرایەکەیە کە دەوڵەتی مرکزی تورکیای هانداوە بەرەو ئەو جێگایی کە ئەم بەڵایە بەرجۆرێک لەسەر شانی خۆی دوور خاتەوە و شەریکی بکە لە پرۆژەی خۆی و سەی بکە ئەم کۆسپە لەسەر لا تا جێگای بە ئوجەلانەوەمانش دەگەڕێتەوە ئەوەنیش هەر بەم جۆرە هەستەکان کە کاتێوە هاتوو بە دەرەجەیەک ئیمتیازاتێک وەرگرن و بەشداریەکی زۆرتریان بدرێ لە سیستمی حاکمیەتی دەوڵەتی ئێستای تورکیا بۆ نمونە لەوە زۆرتر ئێستا کە بە فەرز لە دیاربەکر لە چۆ لە نمایندگانی مەجلیسی تورکیا کوردی تێدایە بە قەولی ئەوان ئەمە کافی نییە دەبێت بەشداریەکی ڕاستەوخۆرتر دەبێت دەسەڵاتیان بێ دەبێت ڕاستەوخۆ دەسەڵاتیان بێ لە وەرگرتنی بەشی ئابووری کۆمەلگاکە لە بەشی ئیداری کۆمەلگاکە و لە سیستمی حاکمیەت و دەوڵەتیدا بەوە ڕازینین کە تا ئێستا بوو و لەوە ئەچێ بەشی پێکاکەش بە پێی تەحوڵاتێکە لە منتەقەکە هاتووە ئەویش بە جۆرەی خۆی حەست بەوە کە ناسیۆنالیزمی کورد قەویتر بووە هەست بەوە کە لە سووریە ڕووداوێک ڕوویداوە بەشێک لەم ڕووداوە لە بەشی کوردستانەکەی تاتی تاسیری ئەمن و ئەحساسی قودرەتێکی زۆرترەکە پێوایە مەجاالەوە هاتوو کە لەم میزی مزاکرێ و بە ئیسلاحینا هاتوۆتە پێشەوە بۆ نقطەیە گەشتون کە تەوافقێ بکەن و بە جۆرێک کولەن ئەم پرۆسێ بەرنە پێشەوە و کێشەکانیان کەمترکەن. سەلامی جیجی تۆ باز لەو شرایط و ئەوضاع ویژەی کە الان مشخصەن سووریا هاتە بۆ ڕۆمانە و نیگەرانی دەوڵەتی تورکیا بەرسوورە دەما سابقەیەکی توولانیتری هەیە دەوڵەتی تورکیا حملەی کردووە هەمیشە پێوا بۆ مەسەلە تەواوەکە و تەواویش نەبوو زیاتر لە چەندین دەهەیەکەم مبارزە و ململانەی نیزامی و کوشت و کوشتارە ئەم سیکلە هەر ئێدامەی هەیە و پێکاکەش بە قەولی خۆی تەلاشی کردووە کە لە جێگای حاکمیەتی بگرێ هەرچی یا لە دەسەڵاتە شەریک بێ کە تەواوی قوتبنماکەیان ئەمەدا قسەکەی سوالەکەی من ئەمەدا ئایا گەم فەرزمانەوەدا ئەما تەجبەسەش سەر بگرێ و بۆ ماوەی توولانیش ئەم شەڕ و لێکدانە نەبێت واقعاً چ دەوڵەتی حاکم چ ئۆپۆزیسیۆنەکەی یا مخالیفەکەی وەک پێکاکە وەک هێزێک لە کوردستانە وەک بەشێک لە ناسیۆنالیزمی کورد ئایا ئەم ئارامشەش ببێ واقعی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی چ دەوڵەتی تورکیەکەی بەشی تورکیەکەی چ بەشی کوردەکەی ئەتوانن نەفەسی ڕاحەت بکێشن و قازانج و بەرژەوەندی ئەوانی تێدایە ئەم نەو ئەو لە مبارزەکردنە بۆ کرێکاران و زەحمەتکێشان بۆ وڵامدانەوە بەمە هەروەک ئەگەر تەوەجوتان کردبێ لە بەیانەیەکە حزبی حکمەتیش داوێتە دەرێ خاڵهایەکمان باس کردووە بۆ ئەوەی کە واقعاً ئەگە ئەو خاڵانە تەئمین نەبێ نفسی ئێلامی ئاتشبەس لە دەرەجەی کە مثبەتە ئەتوانێت فەزایەکی ئارام پێک بێنێ بە نەفعی مەبارزەی سیاسیە هەمووی ئەمانە بەڵام ئەگە قەرارە ڕەوەندێکی جددی بۆ حەلی ئەم معزلە دیرینە حەل بێت ئەوەنی قەدەمی ئەوەیە کە ئیقداماتێکی عەمەلی بەدواوە بێ ئیقداماتی عەمەلێکی ئەوەیە فەزای نظامی و میلیتاریزە لەسەر بەشی کوردستانی تورکیا لاچێت زیندانیانی سیاسی بەعام کە هەمووی لەم دەورێدا بازداش کراون ئەمانە بە ئازاد بکرێن و لە هەمووی ئەمانە گرنگتر باسمان کرد دەوڵەت قانونەن بەشی کوردستانەکەی خەڵکی کوردستانی وەکو شارەوەندی دەرەجە 2 حساب کردووە مەسەلەکە ئەوەیە کە ئایا لە سەتی قانونیدا ئەمە تەئمین دەکرێت کە خەڵکی تورکیا بەعام بە کوردزبان و بە تورکزبان و بە هەر زبانێکەوە ئەم خەڵکە لێو زندگیەکەن وەکو شارەوەندی بەرابەر بە ڕەسمی دەناسێ یان نا
لە ئیدارەجات لە قوانین لە شناسنامە لە هەموو ئوموراتی ژیانی خەڵکدا ئەگەر ئەم سەطحە لە کار ئەم سەطحە لە معزل لەباری سیاسی و ئابووری و قانونیەکەیەوە گە حەلبێ خۆ قەتعەن ماناکەی ئەمەیە کە خەریکە ئەم شەڕ و کێشە دیرینەی بە دەرەجەیەک بە مەسیرێکی مثبەتە ئاڕوە و وەختی بۆ مەسیرێکی مثبەتە بڕوە لە پەنای نەبوونی شەڕە نەبوونی فەزای جەنگیدا ئەو وەختە بە نەفعی خەڵک تەواو بێ بە نەفعی خەڵک تەواو بێ خەڵکەکە ئەو سەفەر بەجێ ئەوەی بکەونە ژێر سێبەری فریوکاری هەردوو لاوە کە ئەمیان بەناوی ناسیۆنالیزمی کورد و پێکاکەوە ڕەهبەری دەکات ئەویشیان بەناوی شیونیزمی تورک و ئەمە بەشێک لە خەڵکەکەی تاتی تاسی قەرەداوە ئیترمە پوچەڵە بێتەوە ئەم خەڵکە دەزانن وەختی ئەم پەردە فریوکارانەیە لە ئەچێ واقعیەتی ژیانی کۆمەلگاکە ڕاحەتر دێتە ڕوو واقعیەتی تەزادی تەباقاتی زۆرتر ڕێتە دوو مەسئلەی ژن لە تورکیا و لە کوردستانی تورکیا ئەبێ بە مەسئلەی واقعی خواستی واقعی خەڵکەکە نەبوونی بەرابەری لە جامعەکەدا هەروە نەبوونی ئازادیهای سیاسی هەروە چوزانم مەسئلەی ژیانی کرێکاری و اتحادی کرێکاران کە ئێستا ئەم بەنێوی کوردەوە ئەو بەنێوی تورکەوە اختلافێکی ناڕەوا و فریوکارانە لە بینی ئەم چینەیان دروست کردووە ئەمە لا ئەچێت مەزورم ئەمە ئەتوانێت ئەم نەفعانەی بێت بەڵام هەروەک لە ئیتلاعەکەی بە حزبیش داهاتووە ئەمە ئۆتۆمات ئێستا 100% ناتوانین بە خۆشبین بین بەوەی کە سرفی ئەلامی ئاتەش بەسێک ئەم مەحسوولەی تێدایە ئەمە وەختێک تەئمین دەبێت کە لە دەرەجەی ئەوڵەوە هەروەکوتم لە سەتی قانونیدا لە سەتێکی عمومیتردا ئەم خاستانە تەئمین بوو بێت و گرنگتر لەوە بە بڕوای شخصی من ئەگەرچی من منکری ئەمەنیم کە دەکرێت لە ئەم پرۆسەیەدا بە دەلایل هەیە کە بە ئەوڵ باسمان کرد وازیەتی منتەقەکە و ئاهدافێکم دوو بەرەیە ئەیبەنە پێشەوە ممکنە لە شوێنێکەوە بۆ حەلی ئەم معزلە بچن بەڵام واقعیەتی وەیە حەلی معزلی دیرینەی ستەم لە ناوچەکەدا و لە ناو ئەوەشدا ستەمی کێشەی مەسئلەی کورد لە گرێوی ئەوەدا هەیە کە خودی بزوتنەوەی ئازادی خوازانە بزوتنەوەی کۆمۆنیستی بزوتنەوەی کرێکاری چەندێک گەشە دەکات چەندێک دێتە ڕوو و لەم بابەتەدا چەندێک زەخت دەخاتە سەر دوولایەنی ئەم دوو بەرە کۆنەپەرستانەیە کە دەست لەم فەزایە هەڵبگرن و ئەو شتانێک کە باسمان کرد بە سەرنجام گا و ئەم کێشەیە تەواو بکە. زۆر سپاس سەلامی زیجی باس لە کوتم نزیک هەفتەیەک یا شاید هەفتەیە زیاترە لەم ئاتەش بەسا گوزەرێ و ئەم تەزمینەی کە دەبێ دوولایەنی ئەم خەڵکە ئەم میلەتە ئەم خەڵکە لە کوردستان و لە تورکیەش بە قەولی تۆگەرەم شەڕ و لێکدانە نەمێنێ نەفەسی ڕاحەتە کێشن بۆ بەدبەختیەکانی خۆیان ڕێگاچارەی دروستتر هەڵەبژێرن بۆی مبارزە بکەن و متشەکل بن دەبینین هیچ تەزمینێکە نییە. دروست پێنجشەمەی گوزەشتە 21 مارس بوو کە پەیامی نەورۆزی عەبدوڵڵا وەزەڵاندرا بە کوردستان و دیمان بە قەول 1 ملیۆن لە دیاربەکر و لە شوێنەکانی تر بە بۆنەی نەورۆزەوە هەڵپەرچیان کرد بۆ ئەم پەیامە و ئەم پێنجشەمەی گوزەشتە دروست یعنی 1 هەفتە دوای پەیامەکەی ئەو دەوڵەتی تورکیا حملەی کردووە بە منتەقەی دهۆک و ئەم منتەقانەی تۆباران کردووە و یعنی هێشتا جەوهەری فەراخان و بانگەوازەکەژیان کە خۆیان زاهێرن پیان باشە وشکۆ نەبووە. ئەم مەسەلە تو چۆنی بینی ئێمە چی پەیام خەڵکە بچ بکەن؟ ئێمە ئەوە بڵێم بە پێچەوانەی زۆر جەریان و حیزبی دیکە کە پێم وایە لە مۆزعێکی ناسیۆنالیستیوە یا باشتر وە بڵێم لەو مۆزعەوە کە منفعەت و بەرژەوەندی کۆمەلگاکە نابینن لایەنێکی ئەم دوو تەرەفە ئەگرن یایەکیان محکوم بکەن یایەکیان لایەنگری لە دانەیەکیانەکەن لەوانە حتا جەریاناتێکی بەناوی چەپەیە ئەمە بە خەفەت ئەزانێ ئەم سۆڵحە جەریاناتێکی ترێ پیان وایە ئەوە بناسیۆنالیزمی کورد شکستی خواردووە لە تورکیا یا پیان وایە نەخێ تۆ دەبێ بێ کاسەی داختر لە ئاژبی پەرچەمی ئەوە هەڵگری بۆچی ئەوە پێکاکە ئاژ بەتاڵی کرد و نابێ خەڵی سلاح بێتوەمانە. ئێمە بە پێچوانی هەمووی وانە بیرەکەینەوە ئێمە پێمان وایە ئێمە کاسەی داختر لە ئاشنی ئەو نۆدەگەڕەوە بەسەر پرسیارەکەی جەنابتان تەنانەت ئەوەی کە تورکیە لە عینی مزاکرەدا دێت تۆپبارانی بەشێک لە هێزەکانی پێکاکەکە تازە نییە لە عینی مزاکرەدا 3 نەفەر لە ئەفرادی بەرزەستەی ئەمەیانیان لە پاریس فەڕەنسا ترۆر کردن. دەمەوێت ئەمە بڵێم ئەمە جوزی کارکردێکی هەمیشەگیە لە بینی مزاکرە بینی دوو هێزی کۆنەپەرست
ئەم دوو هێزە لە عینی حاڵە حەورە دەن مزاکرە بکەن لە پشت میزی مزاکرە دانیشن بەڵام لەو دیوی پشتی میزی مزاکرەکەەوە تێکۆشن امتیاز لە یەکتری وەرگرن کارێکە پێکاکە دەوڵەتی مرکزی تورکیا ئەیکا بەمانەی وەرگرتنی امتیازی زۆرتر لە پێکاکە ئەوەی کە دەچێت ترۆرەکە ئەوەی کە دەچێت تۆ بارانەکە لە عینی میزی مزاکریاندا معناکەی وەیە ڕەقیبەکەی خۆی ئاقڵترکە بڵێ من ئەتوانم ئەگەر تۆ کۆتانەیەی ئەتوانم سەرکوب بکەم لەو لاشەوە پێچەوانەکەیەتی بەرەی ناسیۆنالیزمی کورد و ئوجەلان و ئەمانە پەیامەدا بە دەوڵەتی تورکیا ئەڵێ ئەگەر تۆ امتیازی زۆرترم پێ نەدەی ئەگەر بە ئاتش بەسەکەی من بە جددی نەگری من هێزمەیە ئەتوانم دووبارە بیهێنمەوە ئەتوانم ئەوەنێ لە دیار بکر ئەتوانم ئەوەندە 100,000 کەس بێنمە خیابان و قدرەتی نیرویەکی ئیجتماعیمەیە خەڵکێک لە پشتمدایە مەسەلەکە دەگەڕێتەوە سەر سیاسەتێک کە ئەم دوو هێزە ئەیبەنە پێشەوە بۆ ئەوەی امتیاز بە یەکتری بدەن بۆ ئەوەی بە تەوافق بگەن بەڵام ئێمە دەبێت لە دەرەوەی ئەوان قرار بگرین و سەر ڕێ ئەوەی ئەوان چیەکەن سیاسەتیان لە قەبالی یەکتری چییە ئایا یەکیان شکستی خواردووە یان نەیخواردووە چاو لەمە بکەین ئەم پرۆژەیە بە چ ڕێگایەکە دەبێ بڕوات ویا ئەتوانێت ئەگە بڕوات بە نەفعی کۆمەلگاکە تەواو بێ کە ئەوە باسم کرد ئەوڵین شتی ئێستا کە ئێمە توانین بە تۆری قەتعیەتەوە ئیسار نەزەری لەسەر بکەین ئەویژەوەیە دەبێت زیندانیانی سیاسی ئازاد بکرێ ئەویژەوەیە ئێعلام کرێت لە سەتی قانونیدا خەڵکی تورکیە بە کورد و کورد و تورک زبانەوە شاروەندی بەرابەرن چوزانم ئەمە قەدەمای ئەوڵە ئێعلام کرێ لەم بابەتەوە لە ئەقل ئەم فەزایەکە لە ئەوڵەوە وتەمێ استقلالی یەکەم فەزایەکی ئارام و غیری ملیشیایی و فەزایەکی نیزامی نەبێت لە کۆمەلگاکەدا پاوە ئەو ئەگەر ئەمەش بڕاتە پێشەوە ئەوە مثبەتە بەڵام هێشتا کاری دیکەی دەوێت هێشتا دەبێت چاوەڕێ بین کە ئایا خودی ئەمە ئەتوانێت بگا بۆ مەرحەلەیە کە کولی کێشەی دێرینەی ئەم دوو بەشە لە ناسیۆنالیزم و بۆژوازی کورد و تورک بە نقطەیە بگاکەیتر کلەن کێشمەکێشەکە تەواوی یان نا لە نظر شخصی منەوە هێشتا زووە ئێستا نظری قەتعی لەم بابەتێ بکەی دەبێت چاوی لێ بکەین بزانین ڕەوەندەکانی دوایە بەرەو چۆچ سەلام زیزی دەبینین تەجاروبی تاریخی زۆرە ئەگەر چاوی لێ بکەین لە هەر چوار پارچی کوردستانەکە بێسا لەگەڵ دەوڵەت‌های مەنتەقە و بەتایبەت تورکیە و ئێران و عێراق حداقل 50-60 ساڵە مەسلەی کورد لەلایەن ئەحزابی ناسیۆنالیستی خۆیانەوە بۆ ڕزگاری گەلی کورد بە قەولی معروف لەگەڵ دەوڵەت‌های مەرکەزی خۆیان ئەم کێشە و هەرا و لێکدانەیان بووە تا جێگایش کەوتم تەجاروبی تاریخی معنەوە زۆر کەس زۆر لە ڕاهبەرانی ئەم ئەحزابانە کوژاون و لەسەر میزی مزاکرە لە بین چوون و تا ئێستاش دوای 50-60 ساڵ هیچ کامێکی هیچ نەتیجەیەکی نەبوو بۆ ئەم کرێکار و زەحمەتکێشەیەتی ئایا تۆ واقعاً تەفاوتێک لە بینی ئەم مەوردەی پێکاکا لەگەڵ دەوڵەتی تورکیا بە فەرز لەگەڵ پێشووی مبارزەی دەورانی کوردستانی عێراق لەگەڵ مەسەڵەن ناسیۆنالیزم کورد لەگەڵ سەدام حوسێن یا ناسیۆنالیزم ئەحزابی بۆرژوازی کورد لەگەڵ جمهوری ئیسلامی تەفاوتێکە بینی لەوایە کە بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد تەفاوتێکی یا هەرە و سیکلە و هەرە و ڕەوەندەی دامەیە بێجا دوای دێمە سەر پرسیارێکە لە زاوی ئێوە بێ لە تەفاوتەکەی لە چەند ڕوانگەوە توانین بیڵێن تەفاوتەکە بەدەگەڕێتەوە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەو کۆمەلگانەی بۆ خۆیان متفاوتن لەناو ئەو کۆمەلگانەدا بزوتنەوە و ئەحزابی متفاوت وجودی هەیە هەر بەم پێەیە ئەم ڕێگا حەلەی یا ئەم وەزیەتەی کە لە کوردستانی ئێرانە هەیە بە هیچ وەج ناکرێ مەقایسە بکەین لەگەڵ بە فەرز تورکیا کوردستانی ئێران تاریخێکی دیکە هەیە خەڵکی کوردستانی ئێران لەگەڵ خەڵکی ئێران ئینقلابێک لێوێ کاتی خۆی ڕووداوە ئەم ئینقلابێکی چەپ بووە ئەم خەڵکە نزیک بە 30 ساڵە لەگەڵ کۆماری ئیسلامی دژ بە کۆماری ئیسلامی سەرنوشتێکی هاوبەشیان هەیە و تەنانەت حتا بۆ چارەسەرکردنی کێشەی مەسئلەی ملیش ئێلزامەن ئەوێ پەرچەمی حەلی ئەو مەسئلەیە لە ڕێگای ئەحزابێکی ناسیۆنالیستی کوردەوە نەیتوانیوە جاوی پێ بدرێتەوە و نەیتوانیوە حەلی بکە دلیلەکەشی ئەوەیە کە بۆرژوازی حاکم لە ئێرانیش نەیتوانیوە ئەو ئیمتیازە کافیە بدا بە فەرز حیزبی دموکرات ئەگە کاتی خۆی بە فەرز دەڵام وەختێ قاسملو لە بیکی بە خۆمینی کودەگە خۆمینی و حاکمیەتی وەختە عەقلیان بوایە ئەیانتوانی بە جۆرە حیزبی دموکرات بەرنە ئەو جبهەیە کە ئێستا جبهەی متحیدی کورد
حضوری هەیە بەم معنایە مەسەلەی بەشێک لە بۆرژوازی کورد هەل بوو بەڵام چەپی جامعە وەختی قودرەتی هەیە وەختی ئالتەرناتیڤێکی کۆمۆنیستیش لە ناوچەکە هەیە ئەیتر ئەمە مەجال نادا بە قەولی معروف ڕەمبازینی مەیدانی سیاست بۆرژوازی و ناسیۆنالیزمی کورد بیباتە پێشەوە تورکیش عێراقیش بڕێک دەرەجێک متفاوتەکە اتفاقی کە لە عێراق کەوت لەژێر سێبەری ئەرتەشی ئەمریکا ڕوویداوە یعنی ئەگەر هێشتا بڵێن مەسەلەی کورد لەوێ حەل بوو بێ بەم معنای ئەگە بڵێن ئەم مەسەلەیە لە تەریقی سەرەوە لە تەریقی شەڕێکەوە ڕوویداوە و ئەحزابی ئەوێنە لە ڕێگای شەڕی ئەمریکاوە توانیانە بەدەسەڵات بگەن و ئەین بێ مەسئلەی تورکیە بە دەرەجەیەک متفاوتە مەسەلەی دەرەجەی تورکیە بەم معنایە متفاوتەکە باسمان کرد لەوێ متاسفانە ئەوەڵی خەلەیەکە وجودی هەیە ئەوەڵی خەلەیەکی وجودی هەیە نەبوونی حزبێکی پێشڕەوی کرێکاری و کۆمۆنیستی کە خۆی پەرچەمی حەلی ئەو معزلە بەدەستەوە بێ و نەیەڵێ مەسئلەی سیستەمی ملی ببێتە مەسئلەیەک بۆ معاملەکردنی دوودانە جریانی کۆنەپەرستی تر بەسەر سەرنوشتی خەڵکەکەوە ئەیتوانێت ڕێگە حەلێکی ڕاحەتر نیشان بدا ئەیتوانی ئێتحادێکی زۆرتر بینی بەشی خەڵکی کوردستان و خەڵکی تورکیە پێک بێنێ ئەیتوانی پەرچەمی ڕوخاندنی کولی حکوومەتی تورکیە بەدەستەوە بگرێ بۆ ئەوەی حکوومەتێک بێ نەمەسەوی نەقەومی و حکوومەتێکی لایەک حکوومەتێکی پێشرە و سوسیالیستی بێتە سەرکار لەو حاڵەتەدا مەسئلەی کوردیش تەواو شودەیە بۆیە لە چوارچەوەی ئەم ئالتەرناتیڤەدا لە چوارچەوەی ئەم مینەدا مەسئلەی بەرابەری شارەوەندی و حقوقی شارەوەندی هەموو ئەحەدی خەڵکەکە جزئی ئیبتیدایی ترین خواستەکانێتی و فەورەن بە نەتیجە دەگا بمانە ئەم جیاوازیە هێدەنا لە سەتی ئەحزابەکانە گە مەنزورتە لە سەتی پلاتفۆرمی ئەحزابی بۆرژوازی کورد مەنزورتە نا بەنظری من ئۆفۆقەکە هەر هەمان شتە ئەوەی کە حیزبی دموکرات لە ئێرانە بەدەستیال گرتەوە یەکێتی نیشتمانی و حیزبی دموکراتی کوردستانی عێراق بەدەستیەوەی گرتو ئەوەی پێکاکا بەدەستیەوە گرتووە ئەساسەن یەک شتە ئەویش لە ناوەڕۆکە هەمویان مەسئلەی کورد مەسئلەی بە ئیستیلا خەڵکی کوردستان و زبانی کوردی و هەمووی ئەمانە لە عینی حاڵەکە واقعیەتێکی تێدایە بەڵام ئەساسەن بۆیە بەبەجان ئەمانە بۆ خۆیان ببن بە حاکمیەت ببن بە بەشێک لە سەرکوب ببن بە بەشێک لە دەسەڵات ئەگەر تۆ ببی بە بەشێک لە دەسەڵات ئەم پەرچەمەیان نامێنێ ئێستا هەر کرێکاری هەر زەحمەتکێشێک وەختێ مەسئلەی تورکیە تاقیبەکە تەسەور کە کوردستانی عێراق بێنێتە بەرچاوی باشە لە کوردستانی عێراق باشترین حاڵەتەکەی بەڵێ 20 ساڵە کورد حاکمیەتێتی زبانی کوردی ڕەواجی هەیە هیچ سیستەمێک لەوەی بە معنای کەسی دیکە ستەم بە کورد ناکە بڵێ وە نایڵە زبانی کوردی بخێنە نایڵە پارچەمی کوردی هەڵدەم هەموو ئەمانە تەمینە بەڵام چاوی لە کۆمەلگاکە بکەین فەقیری بەدبەختی زوڵم و زۆر نابەرابەری کوشت و کوشتار زیندان ئێعدام لە بینچوونی ژنان ئاماری کوشتاری ژنان لە کوردستانی عێراق لە جمهوری ئیسلامی زۆرترە زۆرترە دەرنەتیجە لەم بابەتەوە ئەگە بڵێم ئیستراتیژی و ئۆفۆقی وەکو حیزبەکان پێکاکە شارەمان هێنێکە ناسیۆنالیستەکانێتی هەر بۆیە لە ئەوڵەوە باسمان کرد کە ئێمە ئەوە دەبینین ئەمانە خەریکن تەوافقەکەن بۆیە تەرەفداری ئەوە نین پێیان بڵێن نەما شکستیان خوا ئاتەش ئاش بەتاڵیان کرد ئەمە نازانم چیان کرد ئەمانە لە گۆرەدانیە تەواوی ماهیەت و بۆچوونی پێکاکە ئەو ینی ئەوەی کە بابەجان بچێت لە دو حکوومەتە زۆرتر بەشداری بێ کارخانەجاتی دیاربەکر و شوێنەکانی تر ئەم بیژێڕێ زۆرتری بژێڕێت تا ئێستا ئەگەر کەمترە سەهیم بێت لەم بابەتەوە بە قەول و باسمان کە وتمان دەوڵەتی تورکیە دەیەوێت بچێتە ناو ئیتحادی ئەوروپاوە خۆ پێکاکەش تەسەوری ئەوەیە ئەگەر بچێتە ناو ئەم پرۆسەیە مەسئلەی بەناوی کورد زاهرەم لیباسە لەبەرایە لەم بابەتەوە توانن مەسئلەی کورد نمایندگی زۆرتر بکەن ئەمانە چوارچێوێکە هینێ بن بەڵام سەرنجامەکەی ئەوەیە کە لەم بینەدا فقط لەو حەدەیە بە نەفی خەڵک تەواوێ فەزای نظامی لاچێت ئەم نەمێنێت و فەزای سیاسی ئێمە تەرەفدارین لە ڕێگای مبارزاتی سیاسی و اجتماعیەوە ئەگەر ئەمە تەئەمین بێ بە نەفعی کرێکارە بە نەفعی کۆمۆنیزمە ئەمە پرۆسێکە کە ئێمە پێمان باش سەر سوالە وەکو ئاخرین سوال بەڵام شتێکە بۆ من خۆم سوال بوو بیستیشم بۆ خۆم مستەقیما بیستم لە تلویزیۆنۆمانە ئەگەم مەسەلەی کورد واقعا مەسەلەیانە وەکو ئەم پارچانەی کوردستانەکانی ئێران و عێراق و تورکیۆمانە لەڕاتە لەگەڵ ئەم فەراخان و بانگەوازە و شتەی پەیامەی عەبدوڵڵا وەزلان مشخصەن مەسعود بارزانی ساری نیگەرانی کردبوو بە جۆری پێی ناخۆش بوو ئەگەر مەسەلەی کوردە و ڕزگاری کوردە
خب ئەوانە مۆرای بێسا ئەسڵی و شاخصی ئەم جونبشانن بە نظری تۆ ئەمە ئەگەرە تو بۆ چیوە ئەمێساری نیگەرانی کرد بوو زۆر کورتەڵم من ئەوە بڕم لە عینی حاڵە مەسئلەی ئەوەڵ تۆزیحدا مەسئلەی کورد و یا مەسئلەی ملی ساختەی دەستی چاوسەنێرانێکی دیکەیە ئەز جملە دەوڵەتە مەرکەزیەکانە کە دروستیان کردووە و پەرچەمی ناسیۆنالیزمی کورد پەرچەمێکە کە سەرمایه‌دارانی کورد بەدەستیانەوەی بۆ فری باقی خەڵکە کورد زبانەکەی تر بەڵام ئەمە بەمانای ئەمە نییە هەمووی ئەوانەی کەم پەرچەمیان بەدەستەوەیە وەکو یەک بەرژەوەندیانەیە وەکو یەک حتمەن بەرەو جێگایەک ئەمانەش وەکو هەموو کۆمەلگایەکی دیکە ئەحزابی متفاوتی تێدایە ئەمە بەستری جنبشێکە بەڵام ئەحزابای متفاوتی تێدایە هەر ئەحزابێ بەشێکیان فەرهەنگی عەشیرەیی زۆرتر تێدایە بەشێکیان حەورەدا بۆ قودرەتی بەشایی متفاوتی بۆرژوازی کوردن لەناو جنبشێکە بەم معنایە ئەوەی تۆڵی کەوتراوە ئەم منفعەتەیە رابطەی پێکاکە رابطەی بارزانی و ئەمانە نەک سرفا ئۆتۆریتە نییە منفعەتێکی اقتصادی هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا بازاری برایم خەلیل و ئەمە ئەبێتە ئۆلگویەک بە ئیزافی قودرەتی میلیشیایی خۆی و مەطرحبوونی وەکو مەسەلە لەولا شۆتۆ عینێ مەسئلەیە بەرێنە و ئێران ئەبینی یەکێتی چراغ سەبز بە ئێرانەدا چییە لەبەرەوەی ئەو پەیوەندیەکەی نزیکترە بە ئێران و مەبادلەی اقتصادیەکی عەزیمتر لەژێر کۆنتڕۆلیەدا دێت و دەچێت منفعەتی تێدابە بەم معنایە هەر ئەوە نیە زۆر ئەحزابی دیکە من ئەوەڵ باسم کرد زۆر حزبی دیکە ناڕەحەتن لە پێکاکە بەشێکیان لەسەرەوەی پێکاکە حتمەن بەدەسەڵاتەکە بەشێکیان لەو سەریترەوە کە نەخێر پێکاکە خەریکە ئاشبەتاڵ بە کوردەکە کە هەمووی ئەمانە بە نەزەری من تەبلیغاتە هەمووی ئەمانە دەبێت لە بەستەری ناڕەحەتی و یا خۆشحاڵبوونی بزوتنەوەیەک بگرین کە بێمە ڕەبتی نییە کێشەی ناوخۆیانە ئەوەندەی بێمە ڕەبتیە بڵێمە بەجان کولی ئەم سناریۆیە بە خەڵکی کوردستان ڕەبتی نییە ئەم سناریۆیە بەم دیوی مەرزەکەی بۆ دیوی مەرزەکەی ڕەبتی نییە دلیلەکەشیەوەیە قەرنهای متمادیە کە بە ناوی کورد و بە ناوی پێکاکە و پارتی و بە نێوی فلان دموکرات و فلان شت کشمێکش لەو ناوچەیە جێت بێتەوە ئەمانە بەغیرز بەدبەختی نیانتوانیوە بەرهەمێکیان دەستاوەردێک بۆ خەڵکی کوردستان بەرهەم بێن و بە نەتیجەی بگێنن خەڵک نابێ فریوی ئەوە بکە خەڵک دەبێت بۆ خۆی مستەقلتر بێت دەبێت سیاسەتێکی ئازادی خوازانەتر بگرێتە پێش. سپاس سەلامی ریزی بەڕوانی ئاخرین سوال لە تەوزیحاتەکەدا باس کردوە کوتم تەجاربی تاریخی 40-50 ساڵەشدا هیچ سەرنجامێکی نەبووە و لەوەش باشتر نابێ ینی نەهاتەکەیەوە لە قودرەتا بەشدار بن ئەمە ئەحزابی ناسیۆنالیستانە لە بەشای مختلفە لە زاویە حزبی حکمەتی تۆ مادام ئەمە جواب نییە ئەمە ڕێگا حەل نییە حزبی حکمەتی جوابی بۆ حەلی مەسلەی ملی کە خاستە و ناخاستە وجودیە و دروست بووە جوابی بۆ مەسەلە چییە و ڕێگا چارەکەی چییە چۆن ئەم مەسەلە حەلە بێت ئێمە سیاستمان لە بابەتەوە ڕۆشنە جوابدانەوە بۆ مەسەلەی سیستەمی ملی لە وڵاتهای جۆرا و جۆر ئەلزامەوەکو یەک نییە جوابێک کە ئێمە هەمانە لە کوردستانی ئێران جیاوازە لەگەڵ ئێستا لەگەڵ تورکیا دەرنەتیجە دەبێت لەسەر هەر بەشێکی دابنیشین تایبەتمەندی خۆی هەیە تایبەتمەندەکانی باسکەین و بڵێن بۆ ئەو جوابی ئێمە جوابێکی باشە و جوابێک بووە کە ئەتوانێت جواب وەڵام دەرەوە بێت بەڵام ئەلەل ئەموم ئێمە سیاسەتێکی پایەمان هەیە ئەوی ژەڵین لەو شوێنانی کەشمەکەشەکان گەیشتۆتە ئەو جێگایی کە ئیتر هاوکاری و هاوزیستی لەناو کۆمەلگاکە ممکن نییە ینی ئەوەندە بەهۆی سیاسەتی هەردوو بەرە کۆنەپەرستی چه دەوڵەتی مەرکەزی چه بۆ ناسیۆنالیزمی کوردی لە ئۆپۆزیسیۆن وایان پێکێناوە شەرایەتەکەیان وای دروست کردووە کە ئەیتر ناکرێ ئەم دوو خەڵکە متەئەسفانە پێکەوە لە وڵاتێکی مشتەرەکە کار بکەن بۆ نمونە هەرو دەورانەی کە سەدام حوسێن لەسەر کار بوو بەشێک کوردستانی عێراق موقعیتێکی تری بوو ئێمە تەرەفداریەوە بووین خەڵک لە کوردستانی عێراقا ئستقلال بێک ئەو پرۆسەیە بگرێتەوە چون پێمان وابوو بۆرژوازی کورد لە کوردستانی عێراقا لەگەڵ سیاسەتی بەعس و سەدام حوسێن کاری ئەوەندیان نەفرەت پێکێنا بۆ کوشت و کوشتاریان دروست کرد بوو ڕێگای ئاشتی ئەم خەڵکیان بڕی بوو ئێمە سیاستمان ئەوە بووە کە تەنیا ڕێگاکەوێ ئەم ئستقلال پێ ئەم خەڵکە مستەقل بن لە ڕەفراندۆمێکە ڕێی بە ئستقلالی خۆیان بدەن کە ئایا لەگەڵ دەوڵەتی مەرکەزی مێنەوە یان نامێنەوە ئەمە ڕێگایەکە ڕێگایەکی تر و بە نەزەری من باشتر
بە بڕوای حزبی ئێمە ئینسانیتر و بە نەفعی هەموو کۆمەلگاکەیە ئەوی ژەوەیە خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان تێبکۆشن سیاسەتێک بگرێنە بەر هەرچی زۆرتر ئەم ستەمە لەسەر ڕێگای خۆیان لابن پروپاگەندی ناسیۆنالیستی هەردوو لایەن لەسەر ڕێگای خۆیان لابن تێبکۆشین بۆی لەو وڵاتێک کە زندگیەکەین تورکیە ئێرانە هەر شوێنێکە زندگیەکەین حەول بدەین حکوومەتێک بێنینە سەرکار ئەم حکوومەتە حکوومەتێکی تاوان ئازادی خواز بێ حکوومەتێک بێ بەر ئەساسی بەرابەری کاملی پاراستنی حقوقی شەهروەندی ئەو کۆمەلگایە پێک بێت ئەو حکوومەتە یعنی حکوومەتێکە بە مەسەبی نەبێت کە لە ڕووی مەسەب و خەڵکردنەوەرێ حکوومەتێکی نژاد پەرست و قەومپەرست و ملی نەبێت کە لەسەر مەسەلەی ملت و ئەمانەوە خەڵکەکە هەڵوارێ و تەبعیز پێک بێنێ حکوومەتێکی ئازادی خواز بێت چەپ بێت سوسیالیستی بێت حکوومەتێک بێت کە بتوانێت نوێنەرایەتی هەموو کۆمەلگاکە بکات هەموو کۆمەلگاکە بکات قانونێکدا بمەزرێنێ سیستمێکدا بمەزرێن لە جامعەکەدا کە تەواوی نابەرابەری هەیە کە تا ئێستا چ بەر حەسبی ملیەت چ بەر حەسبی جنسیەت چ بەر حەسبی مەسەب بەر هەر دلیلێکی کەزایی پێکاتووە ئەمانە لابەری لەسەر ڕێگادا و ئەمە باشترین ڕێگایە بۆ ئاسایش بۆ دۆستی بۆ ئیتحاد و بۆ ئەوەی کۆمەلگاکە ئیتر تەزمینیەکە بۆ هەمیشە تەزمینیەکە ئیتر دوا ڕۆژ دوای 5 ساڵیکە دوای 10 ساڵیکە ئەمی اتفاق دووبارە شەڕ پێک نایەنێتەوە دەنە ئالتەرناتیڤهای دیکە بەتایبەت لە ناوچەدا و ئەجملە ئێستا لە تورکیەشدا ئەلا ڕەغمەوەی ئەوەڵ باسم کرد ئێمە تەرەفداری پێمان باشە هەموو ئەم پرۆسەیە بە ئاشتی و بە بێشەڕ بچێتە پێشەوە بەڵام واقعیەتیەوەیە هێشتا ئەوە نابیدرێکە بە قەولی تۆڵی گارانتیەک بدرێ مەسئلەی کورد لەو ناوچەیەدا و لەو وڵاتەدا حەل بکرێ لەبەر ئەوەی هیچ کام لەو دوولایانە دوولایانی بەرپرس و مەسئول نین کەسانێک کە مدەتهای توولانی کوشت و کوشتاریان کرد و خەڵکە خەنە زیندان و قەتڵ و ئامێکیان وەرەخستووە هەروە بەڕاحەتی ناتوانن لە ئەرزی ئیعلامی ئاتەش بەسێکە بەڕاحەتی بە خەڵکی کوردستان بڵێن ئاها مەسەلەکە تەواوە ئەگەر موازب نەبین ممکنە خودی ئەمە ببێتن فریوکاریەک بۆ کۆمەلگاکە خەڵک دووبارە لە پشت ئەم دوو جبهەیەدا بەسیچکە بە ئیسلام بۆ پرۆسەی سۆلح بەحسەکەمانەوەی نە شەڕەکەیان نە سۆلحەکەیان و نە تەوافقەکانیان کە پێکەوە کردویانە بەم معنایە بەبێ حزوری سیاسەتێکی ڕادیکال بەبێ حزوری جریانێکی کۆمۆنیستی و ئازادی خواز و کرێکاران لە مەیداندا ئەکرێ بێسەرنجام بێت و ئەکرێ بە زەرەری خەڵکەکە تەواو بێت و ئەوەی کە ئێمە ئینتیزارمانەیە بە نەتیجە نەکات. بەسپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەوڕۆ سەلامی سیچی.